بڕیارە 16 مانگە قۆناغی دووەمی پرۆسەی سەرژمێری دەست پێ بکات و ڕۆژی 20 و 21 ئەم مانگەش سەرژمێری گشتی و پشتڕاستکردنەوەی زانیاریەکان. ئەوەی جێگەی نیگەرانیە تا ئێستا دەسەڵاتدارانی کورد نەیانتوانیوە زەمینەیەکی لەبار بۆ پرۆسەکە بڕەخسێن و پرۆسەکە بەڕوونی بۆ هاوڵاتیان ڕوون بکەنەوە. انتخابات یاریمی کوردستان پەرلەمان وای کرد کەمترین هێڵ و تیشک بخرێتە سەر ئەم پرسە. ئەم بابەتە گەورەترە لەوە. تۆ خەڵک لیژنەیەت بۆ لادێت بۆ ماڵەوە پرسیارت لێکە، کۆمەڵە پرسیاری تایبەتمەندت لێکە لە ئەوەی ئەم ماڵەی خۆتە، بڵین پێداویستەکانی ناو ماڵ چی و چیت هەیە، کۆمپیوتەرت هەیە، ئایپادت هەیە، بەفرگرت هەیە، سەلاجت هەیە، ینی کۆمەڵە پرسیاراتی لێکە. ئەمە حەقوا بووی ئیعلام و دەسەڵاتی کوردیش لە هەرێمی کوردستانە بەرچاوڕوونی و زەمینەسازی بۆ ئەم پرۆسەیەکە و بە تایبەتیش بۆ ناوچە جێناوەکان. تۆ چۆن خەڵکانێکی زۆر کوردت هەیە لە ئێستا لە کەرکووک نیشتەجێنین، چۆن ئەیان گەڕێنیتەوە پێداویستیان بۆ دابینەکەی لە ڕووی لۆجستیک و ئەمانە هەنێ هەنگاون کە پێویستە ئێستاش کات بەسەر نەچووە کە زوو بە زوو هەنگاوانە بنرێ. پرۆسەی سەرژمێری گشتی گۆڕانکاری زۆر گەورە دروست دەکات لەسەر ڕێژەی کورد و دەوترێت نابێت بە سانایی پرۆسەکە تێبپەڕێت. سەرژمێری ڕێژەی بودجە و پێگەی کورد لە داهاتوو دیاری دەکات. کۆمەڵێک داواکاری هەبوو پەیوەست بە ناوچە ناکۆکی لەسەرەکان بۆ ئەوەی کە خەڵکێکی زۆری ئێمە لە دەرەوەی ئەو ناوچانە ئێستا نیشتەجێن لە شار و شارۆچکەکانی تری یان لە دەرەوەی وڵاتن. ئەگەر بێت و سەرژمێری دانیشتوان بەو جۆرە بکرێ، ئەوە نسبەی کورد لەو ناوچانە زۆر کەمەکە، کە ئەمەش کارێکی خراپە. بۆ چارەسەری ئەوە چاوەڕێکرا تاکو ئەنجومەنی وەزیران کۆبوونەوەی سێشەممە کۆمەڵێک بڕیاری دەرکرد کە سەرژمێری لەو ناوچانەی ناکۆکی لەسەرن لە کەرکووک ئەنجامەکەی ڕانەگەیەنرێ تاکو نەتیجەکەی بەراورد دەکرێت بە سەرژمێری ساڵی 1957 بۆ ئەوەی هەر کەس کە لە 1957 هەبوو لەم سەرژمێریانە بوو بگرێتەوە سەر کەرکووک. ئەمە یەکێک بوو لە داواکاریەکان و کۆمەڵێک داواکاری ترە کە دڵنیایی بدا ئەم سەرژمێریە ئەنجامەکانی بۆ هەندێک بابەتی سیاسی بەکارنێت. دەسەڵاتدارانی هەرێم بەوەی سەرقاڵیان بە هەڵبژاردنەکانی پەرلەمان و تەماحی کورسیەکانیان نەپەرژانە سەر ئامادەکاریەکانی پرۆسەی سەرژمێری بە تایبەت بە گرنگی پێدانی پرۆسەکە و بە تایبەتتر لە ناوچە دابڕێنراوەکان، چونکە پرۆسەکە چارەنووسی کورد بۆ چەندین ساڵی دیکە دیاری دەکات.